پەرلەمانی هەرێمی کوردستان وەچ بەو بانگەوازە وەچ بە حکوومەتی عێراق بۆ بەرحاڵ هێزێکی سێهەمبی کە پێداگری لەسەر داخوازەکانی خۆمان بکەین و ئەمەی کە ئێستا ئەگەر ئەو بێت و بەیانی سەدان هەزار ئینسان بێنێتیات لە داهاتوێکی نزیک تا دوورە ئەم کارێ بکە ممکنە لە ئاسێکیشە بەرحاڵ بێتە هۆی خۆشخەیاڵی خەڵق بۆەوەی کە جارێکە شەیپوری کوردایەتی دەبێتەوە ڕزگارکەری ئەو خەڵکەیە لە کاتێکاش ئەم کوردایەتیە خۆی ئەو مەئاسات و مەعاناتە گەورەتەی دروست کردووە کە ڕێگرە لەبەرەوە حکوومەتی عێراق زۆر ئاسان ئەڵێ کاکە تۆ دارا ئیمکاناتە نەوتی و نانەوتەکان تەسلیم ئێمە بکە ئەمە ئەسڵیترین مەسەلەیە حتا ئەو ئەڵێ ئێمە نەوتی بۆ ئەفرۆسین بە 65 دلار حکوومەتی هەرێمەڵێ نەخێر ئێمە نامانێ بە 65 بەسی دلاری فرۆشین لەبەر ئێمە حەسانەمان هەیە لەگەڵ هەندێک کۆمپانیا و ڕێکخراوی نێودەوڵەتیە یعنی دوو بەرابەر بە پارێشی زیاتر بۆ تەفرۆشێت تۆ ڕێو لەگەڵ ئەوانە ناتی ئەو کارەکەی بۆ دیارە پشتی ئەمەنی هێنیە گەورەکەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت ئەو کاتە یعنی تەسلیم بوونیەکە بەوەی کە لەسەرەوە حکوومەتی هەرێم حکوومەتی مرکزی هەموو ئاراسەکان دیاری دەکات حکوومەتی هەرێمیش بە قیمەتی برسیکردنی خەڵکو و بە قیمەتی درێژە پێدانی ئەم مەسەلە بابەتی ئەخیرەوەی کە چۆن خەزێنەی خۆی سەرمایی خۆی ئیمکانات و ڕێگە و ڕۆشتەکەی خۆی پێدەوڵەمەندترەکات